دەیکەوابوو دنیا فرسەتە وەکاتە فاضیلەکانیش ئەو کاتانەی کە کاتی عیبادەتکردنە کاتێکە کە وەکو بڵێ پیرۆزە بۆ کارکردن ئەو کاتانە حەقە ئینسان ئیستیغلالی بکە. ئێستا ئێمە هاین لە مانگێکە کە پێی ئەوترێ مانگی شەعبان، مانگی تاعەت و عیبادەتە، مانگێکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو لە حەدیثی صحیح هاتووە لە ئوسامەی کوڕی زەیدەوە ئەفەرمێ پرسیارم لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم، وتم ئەی پێغەمبەری خوا هیچ کاتێ نەمبینیوی ئەوەنەی ئەم مانگە تۆ تایە بە ڕۆژوو بیت، ئەم کوڵە مانگەی کە ئێمە هاین تایە ئەمڕۆ نۆی مانگی شەعبانە، هیچ مانگێ نەمبینیوە ئەوەندەی ئەم مانگە تۆ تایە بە ڕۆژوو بیت، طبعا جگە لە ڕەمەزان. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەبەر ئەوەیە کەوا ئەم مانگێکە زۆربەی خەڵک تایە بێئاگان، ها لە بەینی ڕەجەبە کە مانگی محەڕەمی پیرۆزە و ها لە بەنگی ڕەمەزانە ئەو مانگە پیرۆزەیە، ئەو مانگە زۆربەی خەڵک بێئاگایە. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو مانگەکان زیاتر لەو مانگە ڕۆژووی گرتووە. وەکو لە فەرمودەی عایشەیە هاتووە خوای لێ ڕازی بێ، ئەفەرمێ نەمبینیەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ مانگێ تەواو بکات تیا یعنی کامل ڕۆژووی تیا بگرێ ئیلا ڕەمەزان نەبێ، و نەیشم بینیوە لە هیچ مانگێکە ئەوەندە ڕۆژوو بگرێ وەکو لە مانگی شەعبانە، لە مانگی کوڵە مانگە پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تایە ڕۆژووی گرتووە و زۆر تایە تاعەت و عیبادەتی کردووە. و ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم لە حەدیثەکەیە ئەمە مانگێکیشە عەمەلی ئینسانی تیا بەرزە بێتەوە، عەمەلی ساڵانەی ئینسانی تیا بەرزە بێتەوە، حەز ئەکەم تایە عەمەلەکانم بە ڕۆژووەوە بە ڕۆژووگرتنەوە بگاتە لای خوای پەروەردگار. مانگی ڕەجەب ئەو مانگە بوو کە ڕۆیشت تازە ناگەڕێتەوە، مانگی ڕەمەزانیش کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین، کێ ئەڵێ ئێمە پێی ئەگەین، بەڵام مانگی شەعبان کە مانگێکی پیرۆزە ئێمە لە ناوێ ئەژین. خۆشەویستەکانم حەقە ئێمە ئیستیغلالی بکەین بە ڕۆژوو بە عیبادەتکردن بە تاعەتکردنی زیاتر بە خێر و خێرات بە سەدەقەکردن پێش ئەوەی لە دەستمان دەربچێت. شەعبان تەمرینێکە بۆ ڕەمەزان، ئینسان خۆی ڕائەهێنێ تاوەکو ڕابێ لەسەر ڕۆژوو ڕابێ لەسەر تاعەت و عیبادەت. بۆیە هەندێ لە پیاو چاکان ئەمەیان کردووە بە فرسەت هەر لە ڕەمەزان هەر لە شەعبانەوە دەستیان کردووە بە تاعەت و عیبادەت و خێرکردن و قورئان خوێندن هەر لە شەعبانەوە. لەگەڵ سەرەتای شەعبانە کە دەرکەوت بێ ئەوان ئیتر وەکو چۆن ڕەمەزان هاتبێ ئاوا خۆیانیان ئامادە کردووە. سەلەمەی کوڕی کوهەیل ئەفەرمێ کانە یوقال شەهر شەعبان شەهر القوڕا، ئەفەرمێ لە زمانی ئێمەیە ئەیانوت شەهری شەعبان یعنی مانگی شەعبان مانگی قورئان خوێنەکانە. خەڵک ئەو مانگەی ئیتر خۆی ئامادە کرد بە قورئان خوێندن و دەستی بە قورئان خوێندن نەکرد. وكان حبيب بن أبي ثابت إذا دخل شعبان قال هذا شهر القراء، أجر شعبان باتا أي فرمو إتر أمام مانجي قرآن خوينا كان. وعمري كري قيسي ملاني أي إذا دخل شعبان كان إذا دخل شعبان أغلق حانوته وتفرغ لقراءة القرآن. إتر دكان كيدا أخذت دسي كرد با قرآن خويندن. إما نالين دكان كان تان داخل، ئێمە ناڵێن ئینسان ئەڵێن هەتا لە ڕەمەزانی شا ئینسان عیبادەت بکە. هەندێک لە پیاوچاکان ڕازی بوون بەو بەشەی کە لە دەمانگەکەی ترا دەستیانەکەوێ، بەو کاسبەی لە دەمانگەکەی ترا دەستیانەکەوێ مانگی شەعبان و ڕەمەزان بۆ عیبادەت دایەدەنا. بەڵام ئێمە ناڵێن وا بکەین مەگەر کەسێ زۆری هەبێ و پێویستی پێی نەبێ ئەو کەسە ئەتوانێ ئەو دوو مانگە تەرخان کا بۆ عیبادەتی خوای پەروەردگار. بەڵام ئێمە ئەڵێن ئەو کاتانەی کە مەجالت هەیە کە فرسەتت هەیە شەو نوێژی تیا بکە، و ڕۆژەکانی کە دنیا زۆر گەرم نییە و شوێنەکەت زۆر گەرم نییە تایە بە ڕۆژوو بە لە مانگی شەعبانە. و ئەگەر توانات هەیە لەو مانگە ئەگەر تۆ 10,000 دەرەکەی 1000 دیناری بخەرە ناو مزگەوتەوە، 1000 دیناری بەرەم پیاوێکی فەقیر کە مستحق بێ. لە کاتێکە ئەگەر ئەوەشت نەکرد کاتێک کەسێک دێت بۆ لات تۆزێ خاتری بگرە مەسەلەن لە جاتی ئەوەی تو 2000 خێری لێبسێنی 1000 خێری لێبسێنە بە نیەتی خێری مانگی شەعبان و مانگی ڕەمەزان بیکە. ئەگەر ئەمانە بکەی هەموو عیبادەتە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لە حەدیثێکا کە معاذی کوڕی جەبەل بۆمان ئەگەڕێتەوە ئەفەرمێ يطلع الله إلى جميع خلقه ليلة النصف من شعبان. خوای تعالی تەماشای هەموو مەخلوقاتەکانیەکە
لشوي نيوي شعبان شوي چوار شەممە لەسەر پێنج شەممە شەوی چواردەی ئەم چوار شەمەی کە دێت لەسەر پێنج شەممە شەوی چواردەی مانگ لەسەر پانزەی مانگی شعبان خوای تعالى تەماشای هەموو مەخلوقاتەکانی ئەکا فيغفر لجميع خلقه خوای تعالى لهمو مەخلوقاتەکانی خۆش ئەبێ ئەوەی کە مسلمان بێ و ئەوەی کە موحید بێ و ڕوو لە خوا بێ إلا دوو کەس نەبێ كين خواه إلا لمشرك أو مشاحن إلا بوك لكسيك نبي كهاول بوخوا بريار بده أو كسي داوا لغير إخواك هاوار بغير إخواك فنا بغير إخواك أبا أو كسانا شريكيان بوخوا قرار داوا أو أنا خواليان خوش نابي أي دوهم ومشاحن دوهم كسيك لقلب سلمانيك بيني نبي مشاحين او كسيك لناو دڵیا شت هەیە بەرامبەر بە مسلمانێک بەرامبەر بە برایەکی دینی هەلە خۆشتی هەڵگردووە لەناو دڵی خۆیان ئیتر پێویست ناکەم من زۆر بۆتانی ڕوونکەمەوە هەموومان ئێستا ئەزانین دڵمان چۆنە بەڵام ئامان من یەک داوایەکم هەیە تو ئەو خوایە برا بەڕێزەکانم عوزر بۆ خۆتان مەدۆزنەوە تو خوا براکانم با مەلا تارق نەڵێ بخوا ام حديثه كاتي اي بي سي والله ام حديثه راس ام فلان وفلان اقريتوا لخوم دوري خموا مال فلان كس ام حديثه تو اقريتو تو مال من والله اخر قينا عاجز مي كردو ظلم مشكاندو اما عذرك تو بو خوت اي دوزيتوا اما الشيطان بوتي دوزيتوا تو وامبا او قصد لقلاناك تو قصي لقلابك او سلاما لناك تو سلامي لبك او ناية مالت براتا اموزات كلها ما نقص لقل براي خويا ناك تخوا براينا معقوله لقل خشكي خويا لقل براي خويا بخوا لوش قورترم بيستو هيا لقل دايكي وباوكي اقصناك يا سبحان الله يعني نازم لو لا شو ايمان هيا لقل جناكي خويا هيا لقل ميردكي خويا هيا لقل ايتر انواع واشكال مانتيا تخوا براينا با ام جاره بيش اوي نیوەی شعبان بێتە بانا و خوا بفەرمێ لەمانە خۆش مەبن جارێکە لەمانە خۆش نابم پێش نیوەی شعبان خۆمان پاکەینەوە ئەم مانگە فرسەتە ڕۆژی ئەم چوارشەمە لەسەر پێنجشەممە فریای خۆتان بکەون پێش ئەوەی ڕەمەزان بێتە بانە با ئێمە سەفحەی خۆمانمان پاک کردێتەوە